لە ڕێگەیەکی دوورەوە هاتوونێتە ئێرە ڕێگەیەکی دووریشمان لە پێشماوە چەندمان ماوە بۆ هۆتێلەکە؟ هێشتا ماوە. نازانم ئەم چیرۆکە چۆن کۆتایی دێت بەڵام دەزانم چۆن دەستی پێکردۆ ئەم چیرۆکە با عومەر دەست پێ دەکات عومەر هاوڕێکی هەبوو کە برا گەورەی خۆی دانابوو لە کاتی تنگانەدا هانای بۆ ئەو دەبرد ناوی عالی بەڵام خەڵکی گەڕک بە ناسناوەکەیەوە دەیناسنەوە ئەرێ کوڕم تۆ شێت بووی لەلایەک بەڕوومدا پێ دەکەنی لەلایەکیش دەستت بە سەرما بەرزەکەیتەوە دەی وەسیەتێ بکە باشە تۆ نازناوی منت نەبیستوە کاک عەلی من ئێوە باش دەناسم تۆ وەرپرسی ئاسایش ئۆتێلەکە خۆتانی ناڵێم کارم چییە براکەم نازناوەکەم چییە کاک عەلی من ئەوەم هەیە زەختم هەیە وەڵڵای بلای زۆرم لێ بکە توش سەکتە دەبم من نازناوەکەم بڵێ گاز هەڵگر عەلی لا وامك عومەر برادەرێکی تری زمانی مناڵی هەبوو کە بەردەوام بەیەکەوە بوون جەنگیز ئەیشەن خان لەسەرەوە چاوەڕوانتان دەکات پێی بڵێ ئێستادیم وتم ئەمڕۆ ڕۆژی بەختمە عومەر لەلایەکتر خۆشەویستێکی هەبوو کە لە عەشقی ئەودا سوتا بوو ڕۆح و گیانیشی پێشکەش کردبوو ئەیشەن بەیانی باش ئەیشەن خان بەیانی باش بە پیاوەکەتانم ڕەگەن دوای تاواکردنی یاریەکە دێتە سەرەوە بەڵێ نەیوت ئەمڕۆ ڕۆژی بەختی منە بۆ خاتی خوا چۆن ئەمە زانی من هیچ لە تۆ تێ ناگەم تۆ هەموو کەسەوگە کتێب دەخێنیەوە هەموو کەسێک ناخانم تەنها ئەوانەی منیان خۆش دەوێ بەیانی باش ئەیشەن خان بەیانی باش گەشتیارێکی دەوڵەمەند لە ڕێگایە ناوی ئەزە لە گەیشتووە نەخێر بەرەزم کەمێشتر دێ یەکەم جارێتی لە ئۆتێلەکەمان دەخەوێت نامەوێ شەرمەزار بین لە ژووری نووسن و قومارخانەکەشدا تێگەیشتم ئەیشەن خان داوای تایبەتی هەیە لە ڕاستیدا هەیەی داوای کردووە ناوێ کەس بێ ئاگاداری بکاتەوە بستە ژوورەکەی ژوورێکی تایبەتی دێ تاو میوانەکەمان بە هەمومان گرینگە عومەر کوڕێکی باش بوو بەڵام هەڵەیەکی هەبوو زیاد لە پێویست متمانەی بە خەڵکی دەکرد وای دەزانی هەموو خەڵکی دڵونێتیان وەکو ئەو پاکە من ناتوانم جارە پێتان بڵێم عومەر دەگەڕێتەوە یان نا بەڵام ئەوەندە دەزانم کە هەر خیانەتێک لە عومەر کرابێ بە خۆشەویستیەوە دەستی پێکردووە خير بين برز
ناوی من ئەزانی هاتوومەتە ئێرە تا تۆڵە وەرگرمەوە. زانە چی دەڵێم لە هەر جولێکی ئەو سەگە ئاگادارم دەکەیتەوە تێگەیشتی؟ بۆ گومان لە هیچ شتێکی گەورم تۆ چەندە بێ لێرە دەست بەکار کردووە تەفۆ هەفتەیەکە؟ تێگەیشتە کەواتە پێ دەڵێم کارمان چییە؟ گومان دەکەی کاری ئێمە گومان بردنە ئەو سەگانە باش دەناسم خۆی وا پیشان دەدا کەسێکی ئاساییە بەڵام نهێنیەکی زۆریان لە بنا بۆیە دەبێ ئاشکرایانکەین تێگەیشتی؟ ڕاستەکەی گەورم هەر هەموو جوولەیەکی هەموو جوڵی دەخواتەوە دۆستەکانی چ ئافرەتێکن ستامێکی حەز لێیە ڕاستەیەیان چەپەیە ستاخمێک لە بەردەکە ئایم خەتەری لەکوێ بۆ دێ دەبێت لە چ بنەماڵەیەک بێ پێشتر لە چێ ژیاوە لە دەرەوە لە چ وڵاتێک بووە بە کورتی دەمەوێت هەمووی بزانم ئەزەر ئاڵاگر چێیە؟ چی بووە؟ لە ژیانمدا خۆشترین ڕۆژم 2 ساڵ لەمەوبەر بوو 2 ساڵ لەمەوبەر خۆشترین ڕۆژی ژیانم بوو. ئەوە چی دەزل؟ شەرمێن کاکامل ئەوە نهێنێک بۆ حەزم کرد پێتان بڵێم تاکە وەسێتم پاراستنی نهێنێکەمە. چۆنیانی؟ لەمە دووە من وەکو ڕابردوو نامێنم. ئەزەل مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە لەمە دووە هەر قەردێک هەبوو ئیتر نەما. دەکرێت بە ڕوونی قسە بکەی؟ لەمە دووە من ڕێگایەکی ترم لە پێشە ڕێگایك چەند ساڵە چاوەڕێیمە من داوا لە هیچ کەسێک ناکەم لەگەڵم بێتە ئەم ڕێگایە هەر کەسێکتان بێ ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە گەر لەگەڵم بێن لە دەبەنجی خۆتانە. گەردەنە مازاکەن. ئەو هاتەواوە؟ ئای لە جەنگیز ئەرێ کوڕە تۆچی؟ وەستا خۆ من ئەو کارە بە تەنیا دەوەرە ڕزگارمان کە کاکە. هیچ بووە؟ دەی جارێ من دەڕۆم. بەخێرچی خوارد لەگەڵ. دەزانی ئەیشەنە بێ خۆشەویستی تۆ دڵم ژان دەکا بەو ڕادەیەتم خۆش دەوێت. ئامار مەڕۆ ئایشان ئاخر ئێمە بەیانی کێ دەڵێت تا بەیانی تەمەنمان دەمێنێ نۆک نتوانین ئاوا بە یەکتر شاد بینەوە بۆیە دەمەوێت ئەمشەو هەر لەگەڵ تۆ بم.
دانیشە بێتەڵم نەجولەی ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێڕەتم کردەوە شێت بوو هار بوو وتی دەمبینی بزانە چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتەی دەمەوێت ئەم شەو ئەنجامی دەدەم ئەشن ئەشن تخوا ببوورە تخوا ببوورە عومەر تەواو کچم دەتوانی بڕۆی کاکە ئەو چەکەتی لەبەرتەهی من نییە ئەشن کوڕمەوە چ دەکەیت وەرەوە سەر خۆت تاوانبار عومەر و چار لە شوێنی خۆت دانیشە بیگرن دەی دەستی کە لە بچەکەن و ڕایگرن تۆ چی ها پێم بڵێ تۆ چی تۆ چی عمرە و ڕۆژە خراپە بەدیخانە جارێشتر لەوێ نهاتە دەرەوە ئەوانەی ژیانی عمەریشان فەوتاند خۆیان خستە ناو ژیانێکی خۆشەوە بەڵام لەسەر ئەو شتەی کردیان تۆڵەیان لێ دەکرێتەوە تۆڵە لەلایەن مردووە دەکرێتەوە شەوتان باش بەڕێزان بێزەحمەد دەڵێ من تۆ دەناسم